ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سڵاو و ڕێزی بۆتان هەبوو لە سەلامەتی ئێوەیە پرسیەوە. ئەمڕۆ بەندە لێرەین بۆ ئەوەی کە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەتتان پێشکەش بکەین و جەنابی پارێزگار کاک دکتۆر عەلی تەتەر من دڵنیام پشتیوانی زۆر باشی کردووە و هەموو ئەو خزمەتگوزاریانەی کە پێویست بووە بۆ هاوکاریکردنی بەڕێستان و سەرۆکایەتی زانکۆ و بەڕێزان لە یەکێتی قوتابیانی کوردستان دەستگای خێرخوازی بارزانی مامۆستا عومەریش وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی دووهۆک و بەڕێوەبەری پەیمانگاکانی کۆمپیوتەر و هونەرە جوانەکان و وەرزش دڵنیام هەموو ئەو ڕاستپاردانە جێبەجێ کراون کە بۆ دابینکردنی شوێن بۆ ئێوە بۆ دابینکردنی خواردن بۆ بەڕێستان. بەڵام جەنابی سەرۆکی حکوومەت دڵیلاتان بوو کاتێک ئاگەڕێنەوە بەشە ناوخۆیی بەهۆی ئەو ڕووداوەوە بەداخەوە لەواچێ جێگا ئەو کەلوپەلانەی کە بۆ دروستکردنی خواردن پاشەوەی کە گەڕانەوە بۆ بەشە ناوخۆیەکان بۆ پێویستیەکانی خۆتان پێویستیتان هەبێت، چونکە ئەو ڕووداوە تەواوی کەلوپەلەکانی ئێوەشی تیاچۆ بەداخەوە بۆیە بەندێ ڕاستپاردۆ کە پاڵپشتی داراییتان پێشکەشەکە بۆ ئەوەی کە پاشەوەی گەڕانەوە بۆ بەشە ناوخۆیەکانی خۆتان بتوانن ئەو کەلوپەلانە بگۆڕ بکردنەوە. پاشتر بەڕێز مامۆستا عومەر بەڕێوەبەری گشتی ئێمە پاڵپشتیە ڕادەستی بەڕێزیانەکەین لەسەرەوەی کە بۆ ئەو 56 قوتابی کە لەو بەشە ناوخۆیە بوو بۆ دابینکردنی کەلوپەل و پێداویستیەکان جا ڕاستەوخۆ پاڵپشتێکە پێشکەشی جەنابتانەکرا بۆ ئەوە خۆتان دواتر ئەوەی کە لاتان باش بوو بڕیار لەسەرەوە بدەن. گرنگەوەیە تەندروستیتان باش بێ و سەلامەت و پارێزراو بن. بەڕێوەبەری پەیمانگاکانیشمان ڕاست پاردووە کە ئەو ماوەیە باشتر ئاگایان لە دۆخی ئێوە بێ تاوەکو ئەتوانن بگەڕێنەوە بۆ بەشە ناوخۆیەکان و لەوێ پێداویستیەکانتان بۆ دابی نەکرێ بە دڵنیایی و دووبارە بەناوی وەزارەتی پەروەردەش سوپاسی بەڕێز پارێزگار کاک دکتۆر عەلی تەتەر و هەموو لایەنانی دیکە لە دەستگای خێرخوازی سەرۆکایەتی زانکۆ کە بەشە ناوخۆیی تامین کردووە و هەروەها لەو چەند ڕۆژە خواردنیان تامین کردووە دەستگای خێرخوازی بارزانی هەتا کاتی گەڕانەوەتان بۆ شوێنی خۆتان بۆ هیوایی کە سەلامەت و پارێزراو بن و ڕووداوێکی ناخەژێن بوو ناخۆش بوو بەس بۆ هیوایی کە بتوانن بە دەروونێکی ئارامەوە بگەڕێنەوە بۆ بەشە ناوخۆیی خۆتان و هەروەها بۆ سەر خوێندنی خۆتان. هیوای ساغ و سەلامەتیتان بۆ خوازی ئینشاءالله. خێراتنا جەناب وەزیری پەروەردە دکتۆر ئاڵان ویتکەین کو ئەڤروکە حاضر بووی دهۆکێ شبۆندێک و وەکو پشتەوانی و هاریکاریش لای سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê بگەهێنتە قوتابیا و نێزیکە ئەوان قوتابیا ببینیت هەرچەندە ڕۆژایەکەیە یا ڕێگانێژی کولشەوا ئەو ڕێدان پەیدا بوو دهۆکێ هەر شەفدا دەرەنگی شەفی هەشتە دهۆکێ و سەردانا خستێ کرد و ئەو قوتابیەت نەخۆش و ڕیدانێ ڕەنگێکی گشتی سپاس بۆ جەنابێوی و خەمخۆریاوی و شنێزیک ئاگداری هەر بۆیەرەکێ هەر تشتێکی گرێدایی پرۆسا پەروەردەی و قوتابیان وەکۆ شنێزیک دیارمەدایە سپاس بۆ جەنابێ پارێزگارێ دهۆکێک و هەر ڕۆژایەکێ و حتا هۆژی بەردەوام چل ئەو ڕۆژە ڕیدان پەیدا بووی چل بەردەوام ئامادەبوونەوەی ناف وەکو بێژین تازی و ئەو ڕسمی هاتنە گێران سەرخۆشیە هەمی وان ماڵباتە و وان کەس و کارت خود کەنیت کۆ خەلکێ مە شوان ماڵباتە شەهید بووی و بووینە قوربانی و هەروەسە داخازار ساخی و سەلامەتیە بۆ وان قوتابیا وان خەلکی دیە کۆ بەر بۆ یەری کەتی و کو حتا هۆ درستی ساخ نەبووین هیڤیا سەخلەمیە بودکەین و یەمە ئەوە زیکا تەندروست ببن و باش بن. قوتابیان ميت خوشتویجی کو افرو که بحضور جناب وزیری کل لفیرت آکنجین سپاسی هر لانکیت که این کوبوی هاری کار گل مده حتی افرو که گلافان قوتابیت خوشتوی و دستخوشی بو کتیا قوتابیان و همی لانکی دوار جناب وزیری بخیراتی سرسرام و سرچوان. خیراتنا جناب وزیر زور سپاس بو پاڵپشتی پشتوانیا جناب هوا و همی دامو دەستگای حکومی و ئیدارە پارێزگا دووکە.